بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئایزان لە هەر جێگایەکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرموێ بەخشینی دیاری خۆشەویستی زیاد دەکات. جا من ئەمڕۆ دەچمە لای بەشی لە وڵاتیان و لیان دەپرسم چەندێک گرینگە ئێمە بتوانین دیاری ببەخشین کە دیاریەکمان بەخشی چۆن بیبەخشین و ئایا دیاری ئیلا مەرجە ئەوەی کە نرخەکەی گران بێت یان دەکرێت دیارەکی بچووکیش خۆشەویستی زیاد بکە. دەکرێت پیاوێک کاتێکە دەگەڕێتەوە ماڵەوە دیارێکی سادە پێشکەش بە هاوسەرەکەی خۆی بکە. خۆ هیچی تێناچێ ئەگە دیارێکی سادە بێ دڵی پێخۆش دەبێ. ڕەنگە تۆ دوو ڕۆژان بچی بۆ گەشتێک بۆ سەفەرێک بۆ شارێک ئەگەر دیارێکی سادت بردەوە بۆ ماڵەوە بە خێزانەکەی خۆت دەڵێ من تۆم لە یاد بوو لە یادم نەکردووی و دەکرێت بە هەمان شێوە بۆ دۆستێکت بۆ ئازیزێکت مامۆستایەک بۆ قوتابیەکەی قوتابیەک بۆ مامۆستایەکەی هاوڕێکان لەگەڵ یەکتریا بەگشتی دیاری بەخشین خۆشەویستی و محیبەت زیاد دەکات. بەڵام ئەم دیاری بەخشینە نەچێتە چوارچێوەی خوا نەخواستە بەرتیل لە پێناو ئەوەی کارێکمان ڕاپەڕێنین لە پێناو ئەوەی ئامانجێکی خۆمان بپێچین دیاری ببەخشین. دیارەکەمان تەنها ئەوە بێ خۆشەویستی زیاد بکات و پەیوەندیەکان بەهێز بکاتن. کاتێک تۆ دیارێک بە کەسێک دەبەخشی ئەو دیارێ دەبێتە یادگاریەکی جوان لە نێوانتان ڕەنگە چەندین ساڵیشی پێ بچێ بەڵام کاتێک سێری دیارەکە دەکا ئەو کات تۆی بەبیر دێتەوە ئەو کات تۆی لە یادا دڵێ ئەمە فلانە کەس پێشکەشی کردوم جاوە لەگەڵمان نابن. من بەگشتی لەسەر بەخشینی دیاری قسە لەگەڵ بەشی لا وڵاتیان دەکەم بە بزانم ئەوان چی دەڵێن لەگەڵمان نابن. السلام عليكم. السلام ورحمة الله وبركاته. بەخشینی دیاری چ سوودێکی هەیە؟ وڵای بێگومان دیاری بابرێن خۆشەویستی زیاد دەکاتن تەبای زیاد دەکاتن دیاری شتێکی زۆر جوانە لۆ نمونە مەسەلا من دیاری دەبەخشمە خێزانم مندارم دۆستم برادر و ئەوشتانە یعنی دیاری شتێکی زۆر زۆر جوانە لە شەرعیشدا هاتیە دیاریشتن. کەواتە گرینگە دیاری ببەخشی بە خێزانت بە منداڵەکەت تاوەکو پەیوەندیتان زیاتر پتەوتر بێ خۆشەویستی زیاتر بکەوێتە نێوانتان. بەڵێ بەڵێ بێگومان زۆر زۆریش یعنی دیاری ئەتا ئەو شتانە دروست دەکاتن ئەو شتانی ئاماژەت بێکرد زۆر جوانترین دیاری لەکەنە تو چییە؟ وڵی بێگومان ئێستا لێرە گوڵە هەر گوڵیشە جوانترین دیاریە. گوڵ جوانترین دیاریە. گوڵ جوانترین دیاریە. گوڵت بە شێ بەخشیوە بە دیاری؟ وڵی بڕوا ناکەم کەسی تایبەتە بێ بەس یعنی بەخشیت مائیدی. منداڵەکان حەزیان لەس دیارەکە پیان دەدەین؟ وڵی زیاتر حەزیان لە گوڵیە ڕاستیان بۆ خۆمیشم بابرێن لە پارک و شتیوا ئیشێ دەکەم زۆر جارانەوە دەرێ گوڵ یعنی زۆر زاریش گوڵم لە هینەیە. چ گوڵێک ناوی گوڵەکان دەزانی؟ بەخوای زیاتر ڕۆس گوڵە ڕۆز بابرێن ئێستا لە ناو خۆمان پێدرێن گوڵی ئەشرەتی ڕۆسانی ئەوەی بابەتی لە پارک و شتەکان هەیە. دیاری مەبەست لێ ئەوە نییە کە دیاری دەبین نرخەکەی زۆر بێ و گران بێ و بە گوڵێکی سادە بە شتێکی سادە گرنگ بەخشینی دیارێکە بیلفعل گوڵ هەیە مەسەن ئێستا لەوانێ لێرە بە 1000-2000 بی لەوانێ زۆرترین پەیامی بگەنی لەوانێ زۆرترین شتی بگەینیتن لەکن ئەو کەسێکە دەیبەخشی بەوەی نەکە بە گرامی یان بە هەرزامی. هەندێک عەزم لە گور و شتی عەزم لە زێڕی نییە زیاتر عەزم لە گوریە. ئەی لەگەڵ دیارە بینت باشە؟ ئینشاڵڵا زۆر باشە. دیاری زۆر دەبەخشی کەم دەبەخشی؟ وەڵی بەپێی پێویست بەپێی پێویست. ئەرێ وەڵا چەند خۆشە ئینسان لە دەستی دابی زۆر خۆش دەبی وەختی هەدیەکی دەبەخشم زۆر درم پێ خۆشە. دڵت پێ خۆشە؟ ئەرێ وەڵا ینی پێشوەی بەرامبەر دڵی پێ خۆش بێت ئەرێ وەڵا بەخۆم زیاتر بەخۆ زیاتر. بەرێ سوودی هەدیە چیە؟ سوودی دیاری چیە؟ سوودی دیاری خۆشەویستی زیاد دەکا محبەت زیاد دەکا. دەبینم لێرە لەنێو ئەو هەموو گوڵە جوانەی کە لێرە هەیە بە تەمای هیچ دیارێک ببەی بیدێ بە کەسێکی ئازیز؟ ئینشاڵڵا ئینشاڵڵا. زۆر باشە. ئەی بۆ کاک ئەمینی کامێرەمانمان کە هاوکات کوڕی ئێوەیە چ دیارێکی پێشکەش دەکەن؟ وەڵاهی چی پێ خۆش بێوی پێشکەش دەکەم. ئەرێ وەڵا. سڵاو لێبێت. سڵاو لێ باش بەخێر بن سەرچاو. زۆر سپاس. بەخشینی دیاری چ سوودێکی هەیە؟ دیاری گرنگی خۆی هەیە بە تایبەتی کاتێکە تو کەسەکە شەرت نییە
شتەکە زۆر گرنگی زۆر گەورەش بی بەڵام کە دەیبەخشی خۆشەویستێک دروست دەکە لە مابینی ئەو کەسە و کەسی بەرامبەر ئەوجا کەسی بەرامبەر خێزانە کەسەشی نێزیکە یان برادەرەکە دۆستەکە ئەو بابەتە کەواتە نرخەکە گرنگ نییە نەخێر بەخشینەکە میهمترە بەڵێ بەدڵنیانە بۆ نمونە یان دیاری وەردەگرین کەسێک دیاریمان بۆ دێنێ ئەوەندە دڵی خۆشە خۆی ئامادە کردووە ئێمە دەکری هەر برین سوپاس دەست خۆش بی و تاو یان بە زۆرێکی نانا بە دڵنیا دەی باخی پێ بدەوی لۆی کەسە ئەو کەسەش کەوشتێنێ ئەگەر بچووکیش بێت وای پیشاندەی کەشتەکە زۆر گەورەیە لای لەوە خۆشەویستیەکە دروست بیتن خۆی گرنگی لەوەی خۆشەویستی دروست کاتنەوە بەخشینە ئەو دیارە زۆر باش کاتێک لە نێو کۆمەلگای کوردی گەنجێک دەچێتە نێو پرۆسی هاوسەرگیری جا هەر بە زمانە سادەکە لە هەفتیانەی خەڵک زۆر بەتانی دەبا وایە جا ناکرێت گۆڕانکاری لە دیارەکان بکری بە دڵنیاییەوە شتێک بیتن ئەو کەسە سوودی پێ بگەنێ لەوانەیە بەتانیەکە بەخۆی بتوانێتن بکڕێتن بەڵام شتشکە بە ئەوزە چ مادی بیت با دیارەکەی تو جیاواز بەڵێ جیاواز با گوڵبی با شتێکی زۆری تێدابی زۆری تێدا بەڵێ دەستت خۆش بی ئەی خۆت چندێک دیاری بۆ هاوسەرەکەت دەکڕی بە ئەوەش بزانین وڵای دەکڕم بەڵام کەم وڵا کەم تەرخەمم کاتێک کە دیارێکی بۆ دەبێت ئەو چەند دڵی خۆشە بە دڵنیایی زۆر دڵی پێ خۆش پێزانینی بۆ دڵنیاییەوە پێدوانیە دیاری پەیوەندیەکان بەهێزتر دەکات پەیوەندیەکان بە دڵنیایەوە بەهێز دەکە و هیوادارم خەڵکیش گرنگی زیاتر پێ بدە ئەگە بە شتێکی بچووکیش بی ئەبزام لەگەڵ بەخشینی دیارە چۆنی لەگەڵ بەخشینی دیارە ئێمە و ڕێکخراوی دابین لە ڕێکخراوەکەمان هاوکاری مرۆیە ئەو کەسانی کە دێنە لای ئێمە لە جێگای پرسیار و وەڵامێک دیاریەکان پێدەین بۆ کە ڕێز و خۆشەویستیمان و پێیان بناسێنین و ڕێکخراوەکەشمان بناسن بۆ نمونە دیاریانە ئێرکوانە 1000 2000 3000 جاری و کەسانی دێنە لای ئێمە بە جێگاوی دو سێ شتمان لێکڕن بۆ دیاری ئێمەش دوو دیاری سی دیاریان پێدەین بۆی بتوانن دووبارە سەردانمان بکەنەوە بەخشینی دیاری مەرز نییە نرخەکەی گران بێت ڕاستە مەرزی نرخەکەی گران بێتن بەڵام جاری وا هەیە ئەو کەسانی کە دەشی کڕێن نرخەکەی ئەمە هەرزانە دووبارە کاتەوە بە دیاری بۆ کەسی بەرامبەر با بزانم خۆت جوانترین دیاری چیە لەلات خۆم جوانترین دیاری ئەو پارەی کە وەریەگرین ئەو دیارێکی مای فرۆشن ئەیدەن بە کەسانی تر بۆ منداڵانی شەک پەنجە پارەکە خڕەکەینەوە ئەم هاوکاری وەکو دیاریەک با بڵێ پێشکەشی نەخۆشانی دەکەن ئەو کاتێک کە پێشکەشیان دەکەن چەند دڵتان خۆش وڵی دڵخۆشەکەمان باز ناکرێت چونکە ئێمە بووینەتە بڵێ لایەنێکی سەرەکی بۆی بتوانین دڵی منداڵەکانیش خۆش بکەین و هاوکارێکی دارایی کەمیش بی بەڵام سوودیان پێ بگەینێ ئێستا تۆ چی بە خەڵک دڵی ئەوانەی کە دەتبینن و دەتبیستن پیان دەڵی بەردەوام بن لەسەر بەخشینی دیاری باڵێ چونکە دیاری شتێکە پەیوەندیەکان لە نێوان کەسەکانە هێڵێتەوە واتوانی بە دیارێکی بچکۆڵانش بێتن دڵی بەرامبەرت خۆش بکەیت ڕاستە ڕەنگە ئەمن بۆ نمونە هەر شتێکی سادە ئەمە بە دیاری بدەم بە کەسێک لە لای بمێنێتەوە چەندین ساڵ دەبێتە یادگارێک لە بینمان دەڵێەوە کاتی خۆی بۆ نمونە فرانە کەس ئەو دیاری پێشکەش وایە ڕاستەکەی ئێمە ژوامان کردووە ئەمە سێ ڕۆژێکی مەلورکانن تا 11 شەو ئەو کەسانی کاتونەتە لای ئێمە دیاریان پێدراوە کۆکو یادگارێک لەلایەن بمێنێتەوە سلااو لێبی سڵاو لەتربی چی ئەو دیارێ جوانی پێشکەش کردی داکە چەند درت پێ خۆش بوو زۆر چەند سوپاسی داکت کردکە و دیارە جوانەی دایە زۆر زوو هەدیە دەداتێ ئەیە توش بزانم چ شتێک بە هەدیە دەدەیە برادری خۆت خوشتی خۆت گوڵیان قەلەمیش بێر هەدیەیە قەلەمیش بیهار هەدیە ئەجە تو قەلەمیان دەدەێ نا ئەجیان دەدێ بە هەدیە ئەمە دیجانیان دەدەن هەدی جوانەکەی تو چێ پێم برێ گوڵ گوڵ یعنی تو گوڵی بە دیاری دەدەی ئەوانەی کە خۆشت دەوێ ئەی ئافرین ئەم ئەوم خۆش دەوێ ئەوەت خۆش دەوێ ئەوە چی تووە جیران جیران تا هەدیە تو چەندەوەت خۆش دەوێ چەندت خۆش دەوێ زۆر زۆر ئا ئەو هەموو جارێ هەدیە دەداتی ئا هەدیە تو چه هەدیەشی دەدەی سەهەدیەک یان قەلەبیان گوڵبیان گەمانبی یان زۆنتەیەکی گچکۆکەبی باش ئەتو درت بە هەدیەکانی وی خۆشە ئا زۆر ئا باسی بەخشینی دیاری دەکەم با بزانم سەرەتا خۆت لەگەڵ بەخشینی دیاریە چۆنی واللهی من بۆ ئەو کەسانێک کە خۆشم دەوێت زۆر یعنی دیاریان بۆ دەینم چیان پێشکەش دەکەین
والله شتێکی بەسیت چ گوڵ بێت زیاتر بۆ کچەکان چ گوڵ بێتن چ مەسەلەن خەناوکە و گوستی لەو ئەو شتانە کاتێک و دیاریانیانەوە پێشکەش دەکەی ئەوان چەند دڵیان خۆشە زۆر دڵیان خۆش دەبێت زۆر زۆر ئەی خۆت منیش هەر باسمەکە من زۆر زۆر دڵم خۆش دەبێت بە دیارێکی ئەگەر گوڵێکی سناعیش بێت زۆر زۆر دڵم پێ خۆش دەبێت گرنگ لە بەخشینی دیارە نرخەکەی نییە گرنگ دیارەکەی وایە وایە ڕاستە من لەگەڵ ئەو قسەمە زۆر ئەوجارێن چ قەسبەک بی چ ئەسبەک بی ڕێک وایە جا با بزانم دیاری نابێتە یادگارێک لە نێوانمان بمێنێتەوە بەڵێ دەبێت سەیری ئەو دیارە دەکەین بۆ مناگەر ئەمە بە دیاری بە کەسێک ببەخشین ئەگەر ڕۆژێک ئاوە سەیری بکەینەوە بە بیرمان دێتەوە کە چی ئەم دیارەی پێشکەش کردوینە و دەبێتە یادگاریەکی جوان لە نێوان وایە ئێستا بۆ نمونە من لە ئیبتدایی تاکو ئێستا من دیاریەکانی کە برادەرەکان وەرەقە تەنها نووسین بە دیاریدا من هەتا ئێستا لەلام ماوە چ دیارێکت وەرگرتیە هەتا ئێستاش پێت وایە جوانترین دیاری بووە وڵە زۆر دیاریم وەرگرتیە بڵێم چی نازانم زۆر دیاریم وەرگرتیە چ گوڵ بێتن زیاتر مامۆستایەک لە ئەوە عدادی هەدیەکی بۆ مندا زیوە خەناوکە و گوستی لە ینی تاخمێک ئەوە زۆر زۆر بەلای من ینی بەنرخ بوو هەدیەکان دەپارێزی لە لای خۆت زۆر دەپارێزم من جوانترین هەدیەکە تو چییە لای من خۆشەویستیە نازانم بە زیاتر من خۆشەویستی ئەو کەسانێک کە بۆ من دەیرن سلااو لێوێت سلااوت لێبێت چاوە سوپاس دەکەم لەگەڵ بەخشینی دیارە چۆنی الحەمدلە زۆر باشە بەخشین شتێکی زۆر باشە محەبەتی زیاد دەکە خۆشەویستی زیاد دەکە لە بینی دوو تەرەفی ئەنی کاتێک ئێمە دیاری بە کەسێک دەدەین بەێ ئەو خۆشەویستی بۆ ئێمە زیاد دەکات دەبی عادی چۆن چکە بەخشین هەر لە زمانی خۆشیارە بووە زمانی پێغمە سەڵاو سەلەمە دەرێتە هات دوو تەحابوو هەدیە بەخشینەکی شتەکە کە لە بینی دوو کەس دەبێنن دوو تەرەفی دەبی محەبەت زیاتر دابی جوانترین هەدیە لە کەنە تو چییە وڵە جوانترین هەدیە گوڵە وەڕاستی بەێ گوڵ شتێکی کە جوانە بەخشینیش ینی دائیمە بڕک شازە کەس گوڵی بە دیاری بۆ هێناوی بەێری چۆن لە کاتی نەخۆش بوون زۆر کەس گوڵم بۆ دێنن کە نەخۆش بووی بەێ گوڵمیان بەێ جامە یەکەکە لە نمونە جوانەکان بەێ دەکرێت ئێمە بە تایبەتی کاتێک کە گەنجان دەستن نێو پرۆسی هاوسەگیری دەبینین زۆر جار خەڵک یەک جۆرە دیاری دەباتن ناکرێت گۆڕانکاری بکەین بە ئاها گوڵ بێ بۆ ناکرێت گوڵ نانە جوانترین دیاری گوڵە کە شتێکی ڕەنگا و ڕەنگە جوانیە دڵی ئینسانی پێخۆش دەبی ئەو گوڵە یان ئەو دیاری کە بە ئێمە دەبەخشرێ بەێ نابێتە یادگارێک لە نێوانمان چۆن دەبێتە یادگاری هەر دەمینێتنەوە بەێ جاگە کەسێک دیارێکی پێشکەشکردم چۆن بە جوانترین شێوە سوپاسی بکەم جوانترین شێوە سوپاسکەی ئەوەیە توش کە شتێکی بزانە ئەو کابرێت چی پێ خۆشە دڵی بەچی خۆش دەبێت توش دووبارە شتێک پێشکەشکەی کات شتێک بێت لە بینتان ببینێتەوە خۆش باڵام کاتێک کەسێک لە شوێنێک بۆ نمونە فەرمانبەرێکە دیارێکە کاریگەری لەسەر کارکردنەکەی نەبێ بە ئاڕاستێکی خراپ وایە ئەو کات دەچێتە چوارچەوەی بەرتیلدان ڕاستە هەینێ نابێتەوە شتەچترا بەێ بەڵام دیارەکە ئامانجەکەی ئەوە بیتەنها خۆشەویستی زیادکە و هیچ هەدەفێکی دیکەی بەێ لە هیچ هەدەفەتر نەبێ ئەوە تەواوە چی بە دیاری بۆ هاوسەرت دەبین چی بەدێ وەڵاو گوڵم بۆ کڕیوە فەلکە گوڵ لەو کڕی بەێ ئاگای لێ یان دەکەی سوپڕایز ناوەڵ ئاگای لێ نییە نەخێر خاتون سلااو لێ سلااو لە تۆش سپاس خۆ لەگەڵ بەخشینی دیارە چۆن واللهی من باشم بەڵێ زۆرتر ئەو گوڵانە دەکەیت دیاری یان چ شتێکە کە پێشکەشی خۆشەویستانی خۆتی دەکەیت وڵایم بە حکمی ئیشەکەم کە مادەم گوڵ فرۆشم بۆ دیاری عادەتەن ئەو شتانێکە خۆم دروستم کردو ئەو گوڵانەی خۆم دیزاینم کردو دەیان بم زۆر باشە چەندێک کاتێکە گوڵێک پێشکەش بە کەسێک دەکەی کە لە لای تۆ ئازیزە دڵی پێخۆش دەبێ و ئەو کاتە خۆشە چەند دڵخۆشی ئەکید یعنی ئێسامانەوە دیاری ئەوەیە کە پەیوەندی بەهێز دەکا پەیوەندی نێوان یعنی تۆ ئەوەی دووپات دەکەی کە چەند ئەزیزە چەند خۆشەویستە لەلات ئینجا بە بردننی گوڵێکیش عادەتەنە من زیاتر لەگەڵ ڕووەکم نەک گوڵی ئەوە سروشتی چکە گوڵ دەیبێ هەفتە وشک دەبێ بەس ئەو گوڵە سروشتیانە دەمێنێتەوە ئەوجا ئەو متابعی دەکا ئاوی دەدا خۆشەویستی دەداتێ یعنی هەم جارە هەر جارێک دەیبینی تۆی بەبیر دێتەوە ئەوە یادگارێکی جوانە زیندوو یادگارێکی زیندوو دەمینێ بەڵێ مەرجە کاتێک ئێمە دیاری پێشکەش بە کەسێک دەکەین ئللا نرخەکەی زۆر
زۆر بێ ناوەله ئەتو هەر دیارەک کوردەواری گوتنی دیاری سەلکە پیازێکیش بێ خۆشە ئەوە وتەیە دەڵێن بەس مەبەستم لەوەی دێ دیاری هەر لە ینی شتێکی بچووکیش بێ بەس بەهای خۆی هەیە بەڵێ جوانترین دیاری لە لای تو چییە؟ وەڵاهی جوانترین لای ئەم ڕۆکی سروشتیە بەڵێ خۆت لەگەڵ بەخشینی دیارە چەندێک بە بڵێن پەیوەندیەکی باشت هەیە دیاری دەبەخشی بە ئازیزانی خۆت جا منداڵ بێ برا بێ خوشک بێ هاوڕێ بێ وەڵای خۆم لە ڕووی کۆمەڵایەتیەوە کەسێکی کۆمەڵایەتیم بەڕاستی زۆر تێکەڵم زۆر پەیوەندیم زۆر باشە لەگەڵ بچوو گەورە ینی و تێکەڵی و پەیوەندی کۆمەڵایەتیم زۆر باشە الحەمدە بەڵام نایشارمەوە لە ڕووی بەخشینی خەڵاتەوە زۆر خۆم لە خۆم ڕازی نیم باشم بەڵام وەکو پێویست نیم تا ئێستا دیاریت بە چێ بەخشیوە؟ وەڵا بە کچم بە خێزانم بە کەسانی نزیکم یعنی زۆریان شتم پێ بەخشیون بە خوشکم دیاری دەبی بۆ خوشتیشت زۆر باش خوشکت چەند دڵی خۆش دەبێت کاتێک برایەکی دیاری پێشکەش دەکات ئەبێ ئەو بۆ بڵێ زۆر مهم بە یعنی تۆ لەوانەیە ئەگەر شتێکی یعنی بچووکیش بێ لای ئەو زۆر گەورەیە بەڕاستی چونکە یعنی حسابی ئەوە کاکە برایەکی هەدیەکی داوەتیان شتێکی پێبەخشی و گومانیتیانیەوە ئەمڕۆ بەنیازنی گوڵێک ببێ بۆ هاوسەری خۆت بە دیاری پێشکەشی بکە یان بە کچەکە وەڵای هاوسەرم لەگەڵ مایە کچیشم لەگەڵ مایە نیەتم نەبوو بەڵام نازام یعنی دۆستێک هاوڕێک خزمێک نەبیرت بێ گوڵێکی پێشکەشکەی بڵێ ئەم گوڵە دیاری من نەبوو تو بۆ ئەمڕۆ نا ڕۆژێکی دیکە مەبەستمەیەک ئەمڕۆ بیکڕی وەڵای ئەم معاشەی حکومەت دوای لێکردوینە ناتوانم ئینشاءڵڵا جوانە ئینشاءڵڵا پێشنیارێ جوانە و جێی خۆیەتی خۆ دەکرێ ئەگەر نرخەکەشی گران نەبێ شتێکی سادە بێ وایە لە مەبەست لە دیاری تەنها دەربڕینی خۆشەویستی دەربڕینی خۆشەویستیە شەر نییە گەورە بێ نرخەکەی زۆر ناشەر نییە من ئەوەندەیش کە گوێبیست بووم دەڵێن دیاری ئەسپێک بێ و قەسپێک بێر وەکوە جوانە جوانە مهم و دیارەکەیە شەر نییە دەربڕینی وەکوت یعنی ناخی ئینسانەکەی خۆشەویستیە ئەگەریتر خۆ شتەکە لەوانەیە لە ڕووی بەهاوە ئەو گرنگی نەبێت لەوانەیە شتێکی زۆر بەسیط بێ بایی شتێکی کەم بێ دیاریان پێبەخشیوی ئێستاش لەبیرت بێ کە بۆ نمونە کەسێک دیارێکی جوانی پێشکەش کردبی ئێستاش لەبیرت بێ و لە یادی نەکەی کە دیارێکی ئاوە جوان پێشکەش کراوە وەڵا زۆر شت هەیە لە بیرم ناچێ مەسەڵەن دیاری پێشکەشکردنمە بۆ نمونە مامۆسایەکم هەیە شێخ ئیبراهیم نیعمە کەسێکی معروفە لەو ماوەی پێشوە لە کاتی پێشەنگای بڵێن کتێبە لە هەولێر هات سەردانی کردین مە چەندێت تەلەبەی بووین لەگەڵ ئەو برادرانەیە دیارێکی بۆ هێنابووم بە بۆنەی تەواوکردنی خوێندنەکەمەوە دکتۆرە زۆر پێی دڵخۆش بووم بەڕاستی ئەوە یەک لە شتەکانە یعنی نزیکەمە بەسمەوە شتی کەش هەیە با ئەمە کۆتا پرسیارم بێ جوانترین دیاری خێزانت بۆ تۆ چی بووە؟ وڵات دەربڕینی خۆشەویستی ئارە وەڵا ئەو وەفا و ئەو متمانە و ئەم شتانە زۆر لەوە گەورەترەکە شتم پێشکەشکە ئەو متمانە و ئەو خۆشەویستەی لە بینمانە هەیە یعنی ئەو هەموو کاتێ مەسەڵەن ئێمە دەربڕینی ئەو شتانە لە بینمانە بە نرخ و ئەمانە بە کڕینی دیاری دەرنابڕین بەڕاستی با بزانم لەگەڵ بەخشینی دیاریا چۆنی باش باشی مام ناوەند زۆرترین دیاری پێشکەش بە چێ دەکەین؟ بە دایکم بە خۆشەویستانە چ دیارێک پێشکەش بە دایکت دەکەیت؟ دڵی خۆم بەڵێ جیا لەو ئەوەیە با بڵێم کە هەتاو پێستە دیاریت پێشکەش کردبێ دیارێکت دابیتێ بۆ نمونە گوڵ بووە با بزانم چی بوو پارە بووە چ شتێک بووە قەلەم بووە شتێکانی لە چوارچێوێکا بێ چ شتێکت پێشکەش بە دایکت کرد زۆر دڵی پێخۆش بووێ هەست کردو دایکت بەم دیارێ زۆر دڵی خۆش بووە چ شتێک ڕاستی لەبیرم نیە زۆر بوونە جوانترین دیاری کە پێشکەشت کرابی چ بووە؟
جوانترین دیاری خێزانەکەم منداڵەکانی پێشکەش کردیمە. جوانترین دیاری لای تۆ. بەڵێ. زۆر باشە. تۆ چەندێک سوپاسی خێزانە دەکەی کە ئاوا ماندووە لەگەڵ منداڵەکان پەروەردەیەکی جوانیان دەکات. لێرەوە زۆر سوپاسی دەکەم کە لەگەڵ من زۆر ماندووە بە پەروەردەکردنی منداڵەکان و خاوێنی ماڵەکە و ڕێزگرتنی دایک و باوکم و خزمەکانە. زۆر باشە. بەخشینی دیاری خۆشەویستی تاکان بەهێزتر دەکات پتەوتر دەکات. بەڵێ بێگومان زۆریش. سڵاوکردن بەهێز دەکات و جە دیاری زۆر زیاتریش. هیچت کڕیوە ئەمڕۆ؟ ئەمڕۆ خۆمان هەلێرەی شێ دەکەین. خۆتان لێرە؟ بەڵێ. جا من هیواخوازم لە ڕێ ئێمەوە ئەمڕۆ گوڵێک ببێ و پێشکەشی بکەیت. مادەم ئەوەندە ماندووە پێێتەوە ئەوەندە ئەو خۆت ئاماژەت پێکرد لەگەڵ منداڵەکانی شا باشە و لەگەڵ تۆ دایک و باوکت تۆش گوڵێش ببەوە و بڵێ ئەوە هەدیە منێ لۆت. گوڵێک هەر شتێکی سادە بابزانین ئەویان لۆ دەبێەوە؟ بەڵێ. دەیاخوا خوای گەورە بەختەوەری و ئاسوودەیی بژێنێ بەسەرتانە لەگەڵ هەموو ماڵێک سەلامەت بی کوردەواری دەرێ پیر و خەڕۆ بن بێتەوە. ئامین ئەجمعین. سڵاوتان لێ بەخێر بێن سەر چاو. بابزانم ئەمڕۆ لەبەر دڵی چی هاتووی؟ وەڵی لەبەر دڵی ئەو گوڵە هاتوین بۆ ناو ئەم پێشانگای گوڵە ڕاستی هەر گوڵ بۆ خۆی ینی نیشانەی ژیان، نیشانەی جوانی، نیشانەی خۆشەویستی، نیشانەی زەوق. ئەیتر لە ماڵش حەدیقە شتمان هەیە ئەوە دووەم جارە دێن حەزمان لێ بەسەری کەینەوە گە شتێکی جوانمان بەدڵ بوو زیادی کەین لە باخچەکەمان هەر دڵخۆشە بین پێ ینی گوڵ و بەهار و ئیتر ڕنگ هەمووی چوانی خۆی هەیە چێژی خۆی هەیە زەوقی خۆی هەیە ئیسان دڵیەکرێتەوە. کاتێک کە دەچێ ناو حەدیقەکەی خۆت دڵخۆشی؟ وەڵاکیت بەیانیان هەڕستم پێش هەمووش تەمەشایەکی ناو حەدیقەکەم. جارێک ڕۆپی دەرەوە کوژێنمەوە لەبەرەوەی کارەبای بەخۆ دەزانی ئەوە هیچ پێ دەڵێن پرۆژەی ڕۆشنایی ڕووناچیە ڕۆژنایە ناچارمانی کردو زۆر بتابە بکەیت. گڵۆپی دەرێ دەکوژێنەوە گڵۆپە زیادەکان و ئیتر تەمەشایەکی ناو حەدیقەکەم لەگە پەڕە گوڵەکان لەگە هەلکە میوەکان لەگە شتەکان ینی وەک بڵێ پەیوەندێکی ڕۆحیمانەیە من خۆم وام یانە دەم بەسەریانەکەمە بزانم چی زیادی کردووە چی کەس بووە ئیتر هەر بۆ وەیەشەوە حەزمان کرد سەری لەم پیشانگای بدەین. دەبینم ئەوەی لە دەستا دەکێ دیاری پێشکەشی چێ دەکەیت؟ وەڵا هەیجا پێشکەشی هەر ئەومانەیە لە دنیا پێشکەشی دەکەیت لە ماڵەوە داین حەزی لێ ئەوەی دوو ڕۆژە دەین ئەوەی پێ جوانە. ئەمە بە هەڵمانزانی بەڕاستیوا پێشانگا کرایتەوە بە هەڵمانزانی کە دو سێ ڕۆژەی یانی استقلال ئەو فرسەتەی بکەین بەڕاستی بین بزانین شتێکی جوان هەبی هەڵی بژێرین وەلو باخچەیەکی بچووکمانەیە بەڕام زۆر هەز بە ئارامی دەکەین کە لە نایڕا دادەنیشین بۆ ماوەیەکی کەمیش بیتن لێ حەزمان کرد زیاتر گرنگی بە گوڵ و شتەکان بدەینەگەرەوەی ئێوە لەگەڵ گوڵە هاوڕێن برادر زۆر هاوڕێنە بەڵێ زۆر برادرین و لەگە سەوزایی زۆر برادرین چونکە یەکێکە لەو هۆیە کۆکارانەیە کە دەبێت تۆی پاکبوونی ژینگە بەڕاستی لێ حەزمان لێ ڕێژەی پاکبوونی ژینگە زیاد کەین لە ماڵی خۆمان و هیوادارم هەموو خەڵکێک ڕێژەی سەوزایی زیادکە بەڕاستی. ئەی بابزانم کە دیاری پێشکەش بە تو دەکات و چەند دڵت خۆشە؟ وەڵی تەمان زۆر پێم خۆشە دیاری بە خۆت دەزانین زۆر خۆشە جە لایویش بێ بەڕاستی زۆر خۆشە سپاسێ دیارەکە نرخی گران بێ وانە؟ دیارەکی بچووکیش بێ بەس مهم دیاری بێ بەناوی دیاری هینابێ بەڵێ چکە دیاری وەچی گوتی مادی نیە معنەویە زیاتر معنەویە وایە؟ بەڵێ من یەکشت پێ بڵێم پێشەوەی ماڵمان بگوازینەوە لە گەڕەکێتر بووم گوڵە باخەکانی جارمان پێشانەیە بۆن خۆشەکان دوو سێ بنەداری باشمە بوو بڕوا بکە کە بەهار داهات هەر کەسێک گوێدا دەهات گوڵم دەدایە چکە ئەوەندە گوڵەکە بۆنی خۆش بوو بە من بۆایە هەموو کەسێ مەسەن دراوسەکان ئەختیارێک داات پیرێژنێک داات بەس گەنج نەمانەوێرە گەنجی کەس بۆ کوڕ دەماندا بەس ئەوەندە حەزم لێ خەڵک یعنی ئەوەی خۆم پێم خۆشە پێم جوانە خەڵکیش سوودی لێ ببینێ خەڵکیش پێی بگات ئەجا یعنی مەسلەی باخچە و گوڵ و ئەمانە بەشێکە لە ڕوحی ئینسان لە دەرونی ئینسان ئارامیە خۆشیە ئینسان لەگەڵ گوڵات تەعاملکە هەسێش لە ژیان زۆر پاکە من ئەوەی خۆم منداڵ لەگە منداڵ ئەمە منداڵ هەموو شتێکیان بۆکەم
لەگە گوڵ لەگە پەپولە ئەمانە نە فێڵ دەزانن نە درۆ دەزانن نە ساختە دەزانن ڕاستگۆن ئەم ڕۆژ ئەزمەی ڕازگۆیە بەڕاستی ئەزمەی ڕازگۆیە ئەزمەی متمانەیە ئەزمەی کۆمەڵشتی زۆر قێم و بەها جوانەکانە ئیسان کە ئەو شتانە دەبینێ سەردەمانێکی بیردێتەوە کە ئەو شتانە باویان بووە تا حەدێکی زۆر باو بووە پارێزراوە بەس ئێستا لەگەر خەڵکێک هەڵسوکەوت دەکەی ڕەفتار دەکەی بەداخەوە من متمانەی پێ ناکەم ڕابکە تەماتە فرۆشێک باخت فەلاحێک جوتیارێک تەماتە بار دەکا بنی سندوقەکەی نەوەیە تەماتەی تێکا سەریت دێتە ئەلوە لە ئەلوە هەمان شێوە چیلۆ و قەپان و تەرازۆکەی دێتە بازار هەروەی یعنی ئەم وڵاتە معاملە و کڕێنی فرۆشتن بووە تا ساختە و قۆڵ بڕی بەتاخوانین بە کورتی بڵێن جوانترین دیاریەوەی بە خەڵک ببەخشم ڕازگۆیی و فێڵ نەکردن خۆی شتە پاکەکانە شتە جوانەکانە شتە ئەوانەی هێمای ڕازگۆیین پاچین مرۆڤ دۆستین ئەوانە خۆشتی جوانن پارە و ئەم مەسەلانە بۆتە شتێکی زۆر باو بەڵام قیمەتی شتەکان لە شتە معنەویەکانە لە شتە بەهادارەکانە کەشتی ڕۆحی جوانن کێشەمان لەوەیە ئەم کۆمەڵگەیە ڕۆحی لە دەستداوە قیەمی لە دەستداوە بەهای لە دەستداوە فکری لە دەستداوە مادە پارە پول بۆتە هەموو شتێک بەداخەوە بەڵایە موسیبەت ئەم کۆمەڵگە دوای کەوتووە هەر بۆ ێژەم کۆمەڵگەیەوە تووشێ و بەڵام موسیبەتانە بووە پەیوەندی کۆمەڵایەتیەکان لەسەر پەیوەندی مەسلحەت و پارە و پول کۆبووەتەوە هیچ ئەمە زۆر بەڵایەکی گەورەیە ڕاستیش نابێتەوە چاچی نابێتەوە باسانی ئیشکردنی دەوێت لە مناڵێکی سەرەتایی بگرە لە ڕەوزەوە دەبێت فێربی لە باخچەی ساوانەوە فێریکەی خۆشەویستی بەخشندەیی هاوکاری لێبوردەیی ئەمانە بکەی نەک باسی پارە و جۆری سیارە و یعنی ئەم مادیاتە ئەم شتە مادیە کورتخانەکان بەڵایزان و خۆشەویستان ئەوەی کە بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێ لە هاوڵاتیان بوو بێگومان بەخشینی دیاری خۆشەویستی و سۆز لە نێوان تاکەکان زیاد دەکات ئێمە کاتێک کە دیاری پێشکەش بە کەسێک دەکەین ئەمە دەبێتە وزەیەک بۆ کەسە و دەربڕینی خۆشەویستی بۆ کەسە جا من هەمیشە دەڵێم مەرز نییە ئەو دیارێکی ئێمە پێشکەشی دەکەین نرخەکەی زۆر بێ دەکرێت شتێکی زۆر سادە بێ بەڵام ئەمە نیشاندانی ئەوەیە ئێمە و کەسی بەرامبەرمان خۆش دەبێتن جا گرینگە هەر هەمومان بۆ برایەکەمان بۆ خوشکەکەمان بۆ هاوسەرمان بۆ دایکمان بۆ باوکمان بۆ مامۆستامان بۆ کەس و کارمان ئەوەندەی کە دەتوانین لە تاقە و توانای خۆماندا هەیە شتێکی ڕەمزیش بێ دیارێک پێشکەش بە کەسی بەرامبەر بکەین دەبێتە یادگارێکی جوان لە نێوانمان و ئەگەر سارد و سڕیەکیش هەبێ خوا نەخواستە بەخشینی دیاری جارێکی دیکە گەرم و گوڕی بە پەیوەندەکان دەبەخشێتن من هیوادارم هەر هەمومان ئەگەر گوڵێکیش بێ پێشکەشی کەسی بەرامبەر بکەین کەم تەرخەمی نەکەین لە بەخشینی دیاریە تا بەرنامەیەکی دیکە هەمووتان بەخوای گەور دەسپێرم خواتان لەگەڵ